الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. دەڵێ قسەی خۆش و ڕۆی خۆش و زەردەخەنە لە سنووری شەرعدا یەکێکە لەو شتانەی کە لە سەیران و سەفرە و سیاحەت شتێکی ڕێگە پێدراوە و بگرە شتێکی باشیشە و لە ڕووی دەرونیشەوە لە ڕووی زانشتیشەوە سەلماوە کە کاریگەری ئیجابی لەسەر ئینسانی دروست دەکات. بۆیە ئینسان قسەی خۆش و هەروەها ڕووی خۆش و زەردەخەنە و پێکەنین یەکێکە لەو سیفەتانەی ئینسانی موسڵمان بە تایبەت لە شوێنی گشتی و لە سیاحەت و سەفەر و سەیران و ئەوانە کاریگەری ئیجابی دروست دەکات لەسەر ئینسان. دەڵێ ڕووی خۆش و زەردەخەنە و پێکەنین لە سنووری شەرعدا و یعنی بە شێوەی خەندە و پێکەنین و ڕووی خۆش و ئەوانە یەکێکە لەو شتانە کە کاریگەری ئیجابی لەسەر دەرونی ئینسان دروست دەکات بۆ خۆی و لەسەر دەرونی بەرامبەرەکەشی. بۆیە دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم تەبەسسومک فی وجه ئەخیک صەدەقە، یعنی ڕووی خۆشت زەردەخەنەت پێکەنینێکت بە ڕووی ئینسانێکی موسڵماندا خێر و سەدەقە و چاکەیە. وەختێک ئینسان کە زەردەخەنەیەک دەکات بە ڕووی کەسێکدا بۆ خۆی دڵی خۆش دەبێت، ئاسوودە دەبێت و دڵی بەرامبەرەکەشی خۆش دەکات. بۆیە دایکمان عایشە دەگەڕێتەوە دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو کاتەکاندا زەردەخەنەی لەسەر لێ بووە و هەمیشە ڕووی خۆش بووە لەگەڵ خەڵک و زەردەخەنەی هەبووە و هەمیشە دەم بە پێکەنین و ڕووی خۆش بووە لەگەڵ خەڵک. ئینسان وەختێک کە زەردەخەنەیەکی دەکات بەرامبەر بە کەسێک کاریگەری ئیجابی دەکاتە سەر ئەو کەسە و دڵی خۆش دەکات و ڕووی خۆش. پیغمبر دەفەرمێ صلی الله عليه وسلم لا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجه طليق، يعني هر ئەوە بەکەم مەزانە بەرامبەر بە برایەکی مسلمانت بەرامبەر بە ئینسانێک بەرامبەر بە کەسێک کە ڕوویەکی خۆشت هەبێ زەردەخەنەیەکی بەڕوودا بکەی ئەوە بۆ خۆی سەدەقە و خێر و چاکەیە. جا زانایانی بواری دەرونی و زانایانی بواری زانستی ئەوڕۆ توێژینەوەیان کردووە لەسەر زەردەخەنە و پێکەنین بەڕووی ئینساندا کاریگەری ئیجابی دروست دەکات و زانایان دەڵێن ئاسانترین ڕێگا و کورتترین ڕێگا کە هیچ کولفەیەکی تێناچێت کە خۆت و بەرامبەرەکەت بەختەوەر و خۆشحاڵ دەکەی بریتە لە زەردەخەنە و پێکەنین. جا دەڵێ زەردەخەنە یەکێکە لەو شتانەی کە پێویستی بە هیچ کولفەیەک نییە ئینسان وەختێک زەردەخەنەی دەکات، بەڵام بە پێچەوانەوە کە ئینسان خۆی مون و ترشکات پێویستی بە کولفەیەک هەیە. دکتۆرەکان دەڵێن ئینسان وەختێک کە پێدەکەنێت زەردەخەنەیەک دەکات ئەو ماسوولکانەی کە لە دەم و چاویدا هەنە تەنها 6 ماسوولکە بەکاردێنێت، واتە کولفەیەکی زۆر کەمە. بەڵام ئینسان وەختێک خۆی مۆن و مرچ و ترش و تاڵ دەکات دەزانن چەند ماسوولکە بەکاردێنێت؟ 72 ماسوولکە بەکاردێنێت کاتێکە خۆی مۆن و مرچ و ترش و ئەوانە دەکات، خۆی تۆڕە دەکات. دەبێ 72 ماسوولکە لە دەم و چاویدا کە 8 ماسوولکە هەیە 72 دوی بەکاربێنێ بۆ تۆڕەبوون. بەڵام بۆ زەردەخەنە و پێکەنین تەنها 6 دانەی بەکاردێنێت. ئەوەیە کە زانایانی بواری دەرونی دەڵێن ئاسانترین ڕێگا بۆ بەختەوەری و خۆشحاڵیکردنی خۆت و بەرامبەرەکەت بریتە لە زەردەخەنەیەک بە ڕووی برایەکتا کە هیچ کولفەیەکی تێناچێت. ئەوەیە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەوە ئیعجازی زانستیەکە تەبەسسومک فی وجه ئەخیک صەدەقە، پێکەنینێک ڕوویەکی خۆش و زەردەخەنەیەک بە ڕووی برایەکی موسڵماندا چییە؟ خێر و سەدەقە و ئەجر و پاداشتە بۆ ئینسان. ئەوە گەورەی ئەو دینەیە کە توێژینەوەی زانستی لەسەر کراوە و زانایانی بواری زانستی و دەرونی باسییان کردووە کە زەردەخەنە قسەی خۆش پێکەنین بە تایبەت لە شوێنی خۆیدا کاریگەری ئیجابی لەسەر دەرونی خۆت هەیە و کاریگەری دەرونیشی لەسەر تەنانەت بەرامبەرەکەشت هەیە. ئەو دینە هەمووی ڕەحمەتە. ئینسان وەختێک باسی گەورەی ئەو دینەی دەکات لە هەر دیوێکەوە باسی ئەو دینەی دەکات هەمووی توێژینەوەی لەسەر کراوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی زانستیەوە هەر هەمووی خێر و بەختەوەری و خۆشی و خۆشحاڵی و ئاسوودەیە و فەڕاحی و دڵخۆشیە بۆ ئینسان، هەر هەمووی چاکە و بەختەوەری دنیا و قیامەتی ئینسانە. جا دەڵێ قسەی خۆش لە سنووری شەرعدا شتێکی ڕێگە پێدراوە و کاریگەری لەسەر دەرونی ئینسان هەیە. بۆیە دەڵێ قسەی خۆش دەرگای دڵی داخراویش دەکاتەوە. قسەی خۆش
ئەو دەرگایانەی لە دڵی ئینساندا داخراون بەهۆی قسەی خۆشەوە ڕووی خۆشەوە زاری وایە ئەو دڵانە دەبنەوە زاری وایە کەسێک تووڕێ بە دوو قسەی خۆش تەماشا دەکەێت چاک دەبێتەوە زاری وایە کەسێک دڵی ێشاوە یاخود خەم خەفەتێکی هەیە مەراقێکی هەیە دڵی ناڕەحەتە زاری وایە ئینسان بە دوو قسەی خۆش ئاو کەسەیە دڵی دەبێتەوە و کاریگەری لەسەر دروست دەکات دەڵێ ژن و پیاوێک تۆزێک لیان بوو بە دەمەقاڵێ و تۆڕەبوون و ئەوانە تۆزێک لە یەک عاجز بوون وەڵا ژنەکە هەڵسات شو جل و ئەوانەی بپێچێتەوە بۆی پتۆرێ و بچێتەوە ماڵێ باوی و بڕوات ئیدی خەریب وەزعەکە خەرا دەبوو پیاوەکەش لەو کاتەیدا ویستی فریای خۆی کەوێت وڵات شۆ لای خێزانەکەی و دووسێ قسەی خۆشی لەگەڵ کرد و تۆزێک پێکەنین و بەیەکەوە و قسەی خۆشیان کرد و پێکەنین و ئاوانە و ڕووی خۆشی پێدا دواتر دوای دەمێکی پیاوەکە گوتی ها ئافرەدەوە چ دەکەیەوە خەریکی چی خەریکی جل پێچانەوەی بوو تەبعاً یەکسەر بابەتەکە گۆڕا ئافرەتەکە بۆ قسە خۆشانە کاریگەری لەسەر دروست بوو کۆڕە گوتی وڵا پیاوەکە هیچ نییە نە هەر جلی هاوینەی دەپێسمەوە و جلی زستانەی دێن بە دەرێ خەریکە هاوین بەسەر دەچێوێتی جلەکانم دەپێسمەوە تەماشاکەن بە سەد قسەیەکی خۆش یعنی بابەتەکە کۆتایی پێهات تووڕەبوونەکە کۆتایی پێهات ئەوەیە کە قسەی خۆش و ڕووی خۆش و زەردەخەنە و پێکەنین کاریگەری لەسەر ئینسان دروست دەکات بەو چەند قسە خۆشەوە پیاوە فریای خۆی کەوە دێنی خێزانەکەی قسەکەی گۆڕی خۆی نزاتدا و ئیدی بابەتەکەش کۆتایی پێهات ئەوەیە کە دەڵێ قسەی خۆش و زەردەخەنە و پێکەنین وەکو سحر وایە کاریگەری لەسەر ئینسان یعنی چۆن سحر کاریگەری لەسەر ئینسان هەیە و کار لە ئینسان دەکات قسەی خۆش و زەردەخەنە و پێکەنینیش ئاوەها بەبارە ئیجابیەکەیدا کاریگەری لەسەر دڵ و دەرونی ئینسان دروست دەکات خوای گەورە بنگێڕی لەو کەسانەی کە هەمیشە ڕوویان خۆشەوە دڵیان خۆشەوە ئاسوودە و کامەرانن بە نووری ئیمان و ئیسلامەتی دڵمان ڕۆشن کاتەوە و هەمیشە ڕوومان خۆش کات هەمیشە دڵمان خۆش کات چۆن بەیەکەوە لەو دنیای دانیشتوین لە شوێنی خۆش و لە دەشت و دەر و سەیران و سەفرە و شوێنی خۆش ئاوەهاش ئینشاءالله لە بەهەشتدا بەیەکەوە دابنیشین کۆبینەوە خوای گەورە لە دنیادا ئەوەی کە دەیکەین بۆمان بە چاکە و حەسەنات و سەدەقە هەژمار کات لە قیامەتێ بە ئیزنی خوای پەروەردگار پاداشتی لەسەر وەربگرینەوە